سەرەتا سەری ساڵی کۆچیتان لێ پیرۆزی و سڵاوی خواتان لێبێ. ئیشی ئێوە زۆر پیرۆزە بە هەموو پێوەرێک و لە ئیشی فریشتەکانەکە کە ئەلکەریمەت و طەیبە سەدەقە، ڕووی خۆش، ڕووی گەش بەشێکە لە عیلاج. هەر کەسێک لە ڕووی دەرونیەوە ساغڵەم بوو، ئەو ساغڵەمی دەرونیە کاریگەری ئەبێ لەسەر لاشە و جوسەی. لەبەرەوە ئێوە ئیشاءالله دوو ڕیسالەتانێ، هەم عیلاجی لەشی هەم عیلاجی ڕۆح و دەروون و ئەوەی کە خەڵکی تر لێ بێ باشەکە کەریمی طەیبە و ڕووی خۆشە و سەلام و کەلام و زەردەخەنەیە. ئێوە بازاڕەکەی ئەوە لای ئێوەیە. ئێوە دوکانداری ئەو کاڵاشیرینەن کە لە شوێنەکانی تر نییە، ئەو دەرمانن کە لە سێدەلێ و دەرمانخانەکانی تری بەدەست ناکەوێ. جا لەبەرەوە کۆتایی مەکەن، تەقسیر مەکەن تا ئەتوانن ڕووتان خۆش بێ، بێزار مەبن، بە عیبادەت و جیهاد و هیجرەتی بزانن. خوای گەورە نمونەتان زۆر کە بۆ ئەو میلەتە دەردەدار و نەخۆشە و شیفا بۆ هەموو نەخۆشەکان بنێرێ و هیدایەتی هەموو دکتۆرەکان بدا کە دڵسۆزانە و برایانە و شرایانە خزمەتی نەخۆشەکان بکەن کە توێژێکی فراوان و بەرین و لێ قوماون، جێگەی ڕعایەتن، جێگەی ڕەحمەتی خوان و هەر کەسێکیش ڕەحم بکا بەوانە خوای گەورە ڕەحم بەو کەسەکە ئینشاءالله. الراحمون يرحمهم الرحمن. جزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.